ڕێگایەکی تر بۆ هەڵبژاردن لە نووسینی سامانی وەستا بەکر، دروستکردنی بڕیاری سیاسی، گۆڕانکاری بنچینەیی، چاکسازی گشتی ڕیفۆرمی سەرتاسەری پێویست بە ئیرادەی هەمووانیان لایەنی کەم، زۆرینەی ئیرادەی هەمووان و حیزبیا چەرخی تەواعیر دیموکراتی هەیە کە بڕۆی بە خەباتی پەرلەمانی هەبێ و سیستەمی سیاسی نوقستانی نەبێت لە دەستور و دەستا و دەستکردنی ئاشێنی دەسەڵات. پەرلەمانیش کێڵگەیەک بێ بۆ دەرخستن و پێهەڵاچوونی توانای فکری سیاسی محەنەکی حیزبەکان. وەرچێرخان لە دۆخێکی ناجێگیرەوە بۆ دۆخێکی جێگیر پێویستی بە بڕیاری عەقڵانی هەلومەرجی گونجاو و پای کۆمەڵایەتی وەشیار هەیە، بە واتای کۆمەڵگەر خۆی جێگیری سیاسی و ناجێگیری ئەچەسپێنێ ئەگەر بە هۆشیاری و بڕوانێتە بارودۆخەکە، چونکە لە نێوان وێستگەکانی دۆڵبژاردنە ماوەیەگەیە بۆ پێداچوونەوە. ئەو ماوەیە جەمسەرێکی لە ئێوانن کە متمانەیان وەرگرتووە و حاکم و باڵادەست و حکومدارن و جەمسەرەکەی تریشی لە ئێوانەیە کە دەنگی تەواویان بەدەستنێناوە تا دەسەڵات بگرنە دەست. کۆمەڵگەی چەلەنگ و هۆشیارەگەر لە کاتی دەنگدانە دەنگ باڕاستی بەرژەوەندەکانی خۆیان بەن نەک بەرژەوەندی حیزب، ئەوا گرنگی زانینی نێوان ئەو دوو جەمسەرایان وێستگەکانی هەڵبژاردن و ئاکات ئەوانەی براوی هەڵبژاردن بوون و متمانەیان وەرگرتووە لەوە بگەن لەو ماوەیە کە لە پۆستەکانیان کار ئەکەن، کاری باش و سوڕان و توانای لێوەشایی سەنگی مەحەکە بۆمانەوە بەردەوامبوون لە دەسەڵات و خەمی یەکەمیان کاری باشکردن و چاکترکردنی ژیانی هاوڵاتی ئەبێ. بەڵام هەرچی جەمسەری دووەمە کە متمانە دڵنی تەواوی بەدەستنێناوە کە ئۆپۆزیسیۆنە بێتە باشترین ڕەقیب. بەم جۆرەش بایەکانی دیموکراسی و حکومیگە لە چەسپێ و گەشانە و ئاوادانی جەیەک بۆ پێچەوانەکەی ناهێڵێتەوە. دانکۆرت ڕۆسۆ پێی وایە سیستەمی دیموکراسی بە چوار قۆناغاتی ئەپەڕێ کە تێیدا وەرچەرخانی دیموکراسی گەیەنێتە پنتەکانی ڕاگیربوونەوە کە ئەوانیش بریتین لە: یەک، قۆناغی دەستەبەربوونی یەکێتی نیشتیمانی. لەم قۆناغەدا ڕێکەوتنی گشتی نییە بەڵکو شوناسێکی سیاسی و بەشپێک دێت لەلایەن زۆرینەوە. دوو، قۆناغی ئامادەی کۆمەلگا ئیعداد پراپەرتۆری فای، بەمانەی وڵات لەم حاڵەتە بە قۆناغی ململانەی دوور و درێژ و یەکلانەبوویە تێئەپەڕێ و دیموکراسی لە منداڵدانی ململانە و تەنانەت جاری وایە توند و تیژیشا لەدایک ئەبێ نەک بەرهەمی پەرەسەندنی ئاشتی بێ. سێ، قۆناغی بڕیاردان دیسیژن فای. لەم قۆناغەیە لایەنە ناکۆکەکان بڕیار لەسەر ئەوادەن کە چارەسەرێک و بنەمای دیموکراسی پەسەند بکەن کە تیایە هەمووان مافی بەشداریکردنیان پێ بدرێ لە کۆمەڵگەی سیاسیە. چوار، قۆناغی ڕاهاتن تەعاود هابچویشن فای. لەم قۆناغەیە کە لایەنەکان بڕیاریان ناوە دیموکراسی پەسەند بکەن بێوەی قەناعەتیان هەبێ یان بێوەی ململانەکانیان کۆتایی پێهێنابێ، بەڵام بۆ نەوەجی دوای ئەوانەم جۆرە پێکەوژیانە بێتە قەناعەت و بەمەش دیموکراسی خۆراگر و جێگیرەکە مەژلی برنەی سیاسی واتە بە لیبرالیزەکردنی پرۆسی سیاسی لە قەڵەم ئەدرێ. مەخابن پارسی 4 ساڵ لە ئەزموونی بەناو دیموکراسی، بەڵام نەدەسەڵاتێکی خەمخۆر و ڕەشید، نە ئۆپۆزیسیۆنێکی ڕەقیب و نابەرژەوەندی خواز و نە کۆمەڵگەیەکی هۆشیار کە پاداشت و ستایشی حیزبولایەنی خاوەن بەڵێن و خزمەتکاری ڕاستەقینەی کۆمەلگا بکات، یان بەدووادا چوون بۆ کار و بەڵێنەکانی لایەنەکان بکە و حیزبولایەنی کەمتەر خەمسەزابە لە ڕێی سندووقەکانی دەنگدانەوە. نەنگیە زۆرینەیە زۆری کۆمەڵگەیەک لە ماوەی 34 ساڵ بنەوە ئەزموونی دیموکراسی هەر بە هەمان ئاڕاستە دەنگ بات هەست و سۆزی حیزبەتی وەقڵی خێڵ و بە ئایدۆلۆژیای گواستراوی بەسەرچووی باو با پیرانەمان حیزب هەڵبژێرێتەوە، وەگەوەی خۆی بوونی نەبێ ئایدۆلۆژیای گواستراوی باوانی بەشێک بن لە پێکاتەوە ئەندامانی جەستەی. نەنگیە کە مرۆڤ ڕۆژ لە سپی و هەڵە لە ڕاست و خراپە لە چاکە گیانەکاتەوە. مەخابن ئەنجامی هەڵبژاردنەکانی پێشووترە و پەیامەیان گەیاندووە کە کۆمەڵگەی باشووری کوردستان تووشی دۆگما بووە و خۆی ڕادەستیە سیستەمە ئارناشیزمە کردووە و باوەڕیشی بە سیستەمی فیۆداڵیش هێناوە و لایوای سیاسەت 22 لەسەر حوتە و گۆڕانکاری لەسەر و دەسەڵاتی کۆمەڵگەوەیە و ئەبێ هەر خودی دەسەڵاتدار بە چایەکی بەزێ و ئەرک بفەرمێ گۆڕانکاری بکات ئەگەرچی زۆر کەمیش بێ، یان فریاد ڕاستێ لە دەروی بازنەکە گۆڕانکاری بکات وەکەوەی ئەمریکا کردی لە عێراق. باش و خراپ لە خودی کردەکەدا باش و خراپن نەک لە بکەرەکەیە. هەمیشە ململانەکانمان لە نێوان خراپ و خراپترایە، چونکە چیتر لە سیاسەتی ئێمەوە خراپ نییە کە خراپە، ئەوە خراپە کە فڵانە لایەن ئەیکات، ئەوە باش نییە کە باشە، ئەوە باشە کە دژی فیسار لایەنە. ئەم جۆرە لە سیاسەتکردن و دەنگدان بەم ئاڕاستە ئەوەی لێ ئەکەوێتەوە کە 34 ساڵە لە باشوور ئەگوزەرێ. سێشاری دەستە خۆشکران بە دوو زۆنی دژەیەک. حکومەتێک دروست بۆ بۆی لای خەڵکی سەرکەوتنی حیزبەکەی پیشان بات، زۆنێک ئاوەدانەکاتەوە لەسەر حسابی خەڵکی سڤیلی زۆنی ئەولا. لەملاش حیزبێک بۆ برەودان بە عینادی سیاسی زۆنێک لە زۆربەی خزمەتگوزاریەکان بێبەشەکە بۆ ئەوەی بە خەڵک بڵێەوە زۆنی ئەولایە سزاتان ئەیەن. پرسیارەکە ئەوەیە: ئایا کامیان ڕاستەکەن؟ فەرموون لەسەر سندووقەکانی هەڵبژاردن وەڵامی ئەو پرسیارە بنەوە.
گەر بۆتە ناجارێکیش بێ دوور لە ئەیدۆلۆژیای حیزبی بە لە بەرچاوگرتنی کار و کاردانەوەی خزمەتگوزاریەکانی ساڵانی ڕابردوو و بە ئەنجامگاننی بەڵێنەکانی هەڵبژاردننی هەر حیزبێک لە پێشووترا دەنگ بن. بگۆڕن، گۆڕانکاری دروست بکەن و بیگۆڕن. پێتان ئاسایی بێ کە تۆی هەڵگری ئەیدۆلۆژیای حیزبی لە هەڵبژاردنە دەنگ بێ بە حیزبی ڕکابەری حیزبەکەی خۆت. تۆ بەمە هاوکارە بێ کە حیزبەکەت باشترکەی نەک پشتی تێکەی یان خیانەتی لێ بکەی. وەگەوەی لە کۆبوونەوە حیزبەکانە پێتان ئەوترێ مرۆڤ خۆی لە خۆیدا بوونەوەرێکی سرکە و شەیدای ئازادیە، چونکە ئازادی کڕۆکی بوونی ئادەمیزاد پێک ئەهێنێ. قایلبوونی مرۆڤ دەستەمۆی زادەی ناومێدی و ڕەنگدانەوەی قایلبوونی مرۆڤ بە دەستەمۆی زادەی ناومێدی و ڕەنگدانی ڕۆحێکی خەواڵوە. بەڵامەوەی مرۆڤ لە زیندەوەرەکانی دیکە جیا ئەکاتەوە یاخیبوونە لە ستەم و ڕازی نەبوونە بۆی شکۆی ژێر پێ بخرێت. ئەکرێ ڕەنگدانەوەی و یاخیبوونە لەسەر سندووقەکانی دەنگدان ڕەنگ باتەوە.